كم برنامج كمان تایبەتە بە سەجی بەڕەڵا جەنابەت خۆت داوات کرد کە قسە لەسەر ئەو بابەتە بکەی دەمێ بزانم وەکو کاسبێک قسەیەک تێ لەسەر ئەو بابەتە. والله مامۆستا زۆر چەند جار تەلەفۆن لەتۆم کردیەوە لەبەر داوام کردی لەو بەرنامەیە سبەینانە من دێمەوە زوو لەوەی شێ سەعات چارە سبەینێ بخۆم بە کوڕەکەم چەند جار لە سوبانمارم لە بنا باداوانی بە پیان دێمەوە چەند جار لە بینێ و دارانە و چانە هەردەپەڕی لەسەرمە پەلامارت لە بۆ پەلامارتان دەدا ئاری وەڵڵا من بخۆم بە کوڕەکەم دەترسێم زار بەزار تاخیر دەبم لەسەر ئیشەکەم لە بەرەو سەیانە دەترسێم ساعت چاری سبەی لە ماڵ دەردەچی بۆی تاوکو بێ ئیشەکەت بەڵام لەبەر سەجی بەڕەڵا جاری وایە تاخیر دەبم ساعاتێک زیاتر تاخیر دەبم ئاری وەڵڵا لە دەترسێم کاکە ئەو سەیانە ئەوجا ئانامە بکەنەوە بۆ حکوومەتەی بە عیلازمە بکەنەوە کاکە بۆ هیچ جار پەلاماری خۆت و منداڵەکەتیاندایە ئاری وەڵڵا دوو جار ئاری وەڵڵا بە کوڕەکەم دوو جار ئارێ وەڵڵا وەڵڵا ویسان کەسێ شف بدەنەوە بەس کوڕەکەم هەر بەدارێ بەدەستی لیان دەدا ینی بە معدل دارێکتان پێیان گۆ لەبەر عادل دارەکە لە بەدەستمە داری خانکە ناس ئارێ وەڵڵا باشایی ئەو کاتانەی کە مەسەلەن سبەینان دێنە دەرێ سەجی زۆری لێ ئەو گەڕەکەین گۆ هەمووی لە بۆتان دێن برێم دە 15 سەد تێدا دە سا 15 حتا 20ش تاخیرت دەکا لە کاتیش ئەدی کۆ لە ناو کۆلانەکەش هەموو بەڵەلایەنە ئاتی بەڕێسە لە ناو کۆلانەکان ئێرە فلکەی زراعی هەموو بەڵەلانە لە سەتیش لە ناو بادەوانی هەمووە بڕای جەنابەت چارەسەر چی بکرێت تاوکۆ سەگە بەڕڵایەنە لە ناو کۆلانەکاندا نەمینێن والله إذا حكومة وشي حديقة وشي باختصك لوين بكنوا خركنوا لوين هم خركنوا لوين دادنين باختصك حديقة مزرعة لەناو شاری دایان بنێن أنا لنا شهر نبي بدري شاربي دري شاربي